لە ئیدارەی سۆران لە سۆران دوو هێڵی گەرم بۆ سکاڵای هاوڵاتیان دادەنێت. هاوڵاتیان ئەگەر سکاڵایەکیانە بێ لە هەر بوارێک لە کەلار لە سۆران سکاڵەکانی خۆیان لە ڕێگەی دوو هێڵە گەرمەوە دەگەێنن. زۆر بەڕێز هەڵگۆر شێخ نەجیب کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیدارەی سۆرانن ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز کاک هەڵگۆر سپاس بۆم دەرفەتە کە بەشداربووی لە بەرنامەکە. گەر پێمان بڵێ ئەم دوو هێڵە گەرمە چییە، چۆن بیرتان لەوە کردەوە کام دوو هێڵە دابدرێت؟ سپاس بۆ ئێوەش. طبعاً ئێمە میکانیزمێک ئەوەی کە چۆن پەیوەندی لە نێوان هاوڵاتی و ئیدارە دروست بکەین پێشتری ئەمە هەبووە و خەڵک سەردانی ئیداری دەکرد بۆ هەموو بابەتەکان و لەوانەیە زۆر بابەتیش پەیوەستیش نەبێتن بە ئێمە، بەڵام خۆتە نەزان خەڵکی ئێمە دائیمەن حەز دەکاتن بە دووەراچوون کە بەرپرسی یەکەم ببێنێتن تا بە دووەراچوون بۆ ئیش و کارەکانی خۆی بکاتن. بۆ ئەوەی ئێمە ئەوە ڕێک بێخینەوە و بە میکانیزمێک کاریگەری باشتر بێتن. لە ساڵی نوێ ئەو دوو هێلەماندانە و تیمێکشماندانە بۆ ئەوەی بە بەردەوام لەسەر هێڵ بن لەگەر ئەو خەڵکانێک کە داواکاریان هەیە، گلەی گازاندیان لە فەرمانگەکان هەیە، لە ڕووی خزمەت گوزاریەوە کێشەیان هەیە، بۆ ئەوەی باشتر داواکاریەکانیان وەربگیرێتەوە بە شێوەیەکی باشتریش کار لەسەر داواکاریەکانیان بکرێت. چونکە بە سەراحەت ئێمە وەکو سەرۆکی یەکەی ئیداریەکان لە کاتێک کە زۆر سەرقاڵی ئیش و کارەکان دەبین و مڕازعەکان بەڕێ دەکەین لەوانەیە نەتوانین ئیشی خۆمان ئیشە سەرچیەکە، چونکە سەرپەرشتیار یان پارێزگار کارەکەی ئەوەیە زیاتر استراتیجەتی ئەو شارە دراسە بکات و کار بۆ پرۆژە استراتیجیەکان و کێشە استراتیجیەکان دابنێتن. چونکە گەرەمە بەو شێوەیە کە هەبوو پێشتری ئەگەر وامان بکرد بە لەوانەیە نەمانتوانی بە ئیشەکانی خۆمان وەکو پێویست بکەین. بۆیە دانانی ئەو دوو هێلە گەرمە زیاتر ئەوەیە کە بە میکانیزمێکی باشتر هەم گلەی و گازاندە و داواکاریەکانی هاوڵاتی بگاتە ئێمە و هەمیش ئێمە بتوانین بە پیر داواکاریەکانیەوە بە شێوەیەکی باشتر بڕۆین. ئامانج لەو ئەو دوو هێلە گەرمە ئەوە بکە ئەم ساڵ لە ساڵی نوێ دەستمان پێکردامانە. باشە کاک هەڵگورد، ئەو کەسانەی پەیوەندیەکان وەرەگرن فەرمانبەری ئێوان، ینی پەیوەندیەکان تۆمارەکەن، داواکاریەکانە نووسن، دواتر ڕۆژانای خەنە بەردەستیەوە یان چۆنە؟ چونکە ڕەنگە هاوڵاتیە کارێکی خێرایی هەبێ، کارێکی بە پەلەی هەبێ، داواکارێکی بە پەلەی هەبێ بێوێ بیگەێنێ بە ئێوە. ئەو تیمە طبعاً کە هاوڵاتی پەیوەندی دەکاتن داواکارەکانی وەردەگیرێتن. ئەوەی کە پێویست بیتن تیمەکە یەکسەر تیمێککە هەیە ڕادستی وان دەکەن، ئەوان کاری لەسەر دەکەن و یەکسەر وەڵامی ئەو هاوڵاتش دەدرێتەوە، ئەوەی کە پێویست معنی یەکسەر کاری لەسەر بکرێتن. ئەوەی کە پێویست بیتن خۆم بە دوواداچوونی بۆ بکەم و خۆم ببینم، ئەوە دوای دەوام ئەوانە بۆم ئامادە دەکرێت و کاری لەسەر دەکەین و هەوەی کە لایانی پەیوەندیدار. طبعاً چەند ئامانجێک لەو هەبوون ئەو دوو هێلە گەرمە هەیە. یەکێکیان وەکو چاودێریەک بەسەر فەرمانگەکان بۆ ئەوەی لە هەر شوێنێک هاوڵاتی هەستی کرد وەکو پێویست خزمەت ناکرێتن یان بەڵێ پێما بێک گرفتێک لە گواستنەوەی وێنەی بەڕێز هەڵگورد شێخ نەجیب دروست بوو. ئەو کارانم چاکە بێتەوە گرفتەکە بۆی بەردامی بە گفتوگۆکانمان بین. بەڵێ بەڕێزان، ئەوەی کە بینیتان ینی ئەو هێڵە گەرمانە کە دانراوە هاوکارانم هەوڵەدەن پەیوەندێکە وەربگرنەوە، ینی بۆی زانیاریتان لەسەری هەبێ. هەر هاوڵاتیەک لە ئیدارەی سۆران گرفتێکی هەبێ، کێشەیەکی هەبێ، بیەوێ لەگەڵ بۆ نمونە سەرپەرشتیاری ئیدارەی سۆرانە قسە بکە، گرفتەکە بگەینێتە ئەوێ. ئێوان ڕەنگە مەشغۆڵن ڕۆژانە سەرقاڵ بن بە کۆبوونەوە بە کارە فەرمیەکان، ینی ڕەنگە نەتوانن ڕاستەوخۆ هاوڵاتیە ببینن. بۆیە ئەو هاوڵاتیانە ئەتوانن ڕاستەوخۆ تەلەفۆنکەن بە ئەو دوو هێڵە گەرمە. دوو ژمارە پەیوەندیە دیاری کراوە، تۆ تەلەفۆنیان بۆکەی ئەڵێی بۆ نمونە فڵان کێشەم هەیە، ئەوان لای خۆیان تۆماریەکەن. ئەگەر پێویست بکە ڕاستەوخۆ سەرپەرشتیارێک سەر ئاگادارەکەنەوە. ئەگەر بۆ نمونە ینی کارەکە زۆر بەپەلەش نەبێ، ڕۆژی دواتریان هەر ئەو ڕۆژە وەکو بەڕێز کاک هەڵگورد ئاماژەی پێکرد دەرفەتە درێ بۆ هاوڵاتیانە بووی سەردانیان بکەن و لە نزیکەوە سەرپەرشتیاری ئیداری سۆران ببینن بۆی گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێ. کارێکی گرنگە
لە شار و شارۆچکەکانی تریش بەڕاستی گرنگە کە بیری لێ بکرێتەوە ینی بۆ نمونە لە ئیدارەکانی تریش لە ڕاپەڕین لە ئیداری گەرمیان لە پارێزگاکانی تریش عقاوی هێڵە گەرمە هەبێ بۆی هاوڵاتی بتوانێت بڵین گلەیەکانی خۆی سەرنجەکانی خۆی داواکارەکانی خۆی بگەێنێ. کاک هەڵگۆرد ئامادەیە بەڕێز کاک هەڵگۆرد ببوورە پەیوەندیەکە بسڕە ئەگەر بەردەوام بی لەسەر سەکانت فەرموو. بەڵێ تەمان ئامانجە وەکو باسم کردی ئامانجە لەو هێلا چەندین ئامانجیە یەکێک وەکو باسم کردی بۆ ئەوەی دائیرە و فەرمانگەکان هەمووی بزان کە هاوڵاتی بە ئاسانی دەنجی دەگاتە ئێمە لەو حالەتانێکە ئەگەر وەکو پێویست خزمەت نەکراوە یەکە چەند و ئێمە داتاکمان لەبەردەست بیتن دوای چەند مانگێک ئەو داواکارێنەکە ئێمە بۆ ئێمە هاتووە لە چ بوارێک بووە چۆن بتوانین کاری لەسەر بکەین ینی کێشەکە لێران ئەوەیە هاوڵاتی بۆ دێ من ببینی لە فەرمانگەیە کە ئیشەکانی ناڕوە ئیشی شارەوانیە قایم قامە ناحیەیە بۆ هاوڵاتی دەیەوێتن ئیلا بەرپرسی یەکەم ببینێتن دەبێت ئەلیراوان چارەسەری ئەو کێشەیە بکەین بە هەبوونی ئەو هەیە لە گەرما بە هەبوونی ئەو داتا لە بەردەستمان دوای ماوەیەک دەتوانین کار لەسەرەوە بکەین بۆ ئەوی خەڵک بتوانانی لە شوێنی خۆی ئیشەکانی ڕای بکاتن هاوڵاتێک کە دێ سەردانی مەدەکات و لە پرزگە و قەڵەباڕغی و ئەمەش لەوانێ وەکو پێویست نتوانین ئەو هەموو خەڵکە ببینی لەوانەیە گلەی و گازاندەش بکاتن ئێمە دەبێت کار لەسەر باشکردنی ئیرادان بکەین بۆ ئەوەی ئێمەش بتوانین بپڕژێنە سەر ئەو بەرنامە پرۆژە استراتیزیانی کە بۆ شار پێویستە چونکە ئەوە کاری ئێمە زیاتر ئەگەر من هات ئیشی شارەوانیمان کرد و ئیشی ناحیە و قایم قامەکان و هەمومان کرد و خەڵک هەر بۆ بوو کە سەردان ئێمە بکاتن ئەو کاتی نە ئیشەکەی ئێمە وەکو پێویست بەڕێوە دەڕواتن نە ئیشەکانی هاوڵاتیان و نە دائیرە فەرمانگەکانیش بە هەبوونی ئەم هەیە لە گەرم و بە هەبوونی ئەو داتا لە بەردەستمان دەتوانانی پاش ماوەیەک بۆ نمونە چەند هاوڵاتیەک بە نسبەت یەک فەرمانگە پەیوەندی دەکاتن ئێمە دەبێت کار لەسەر ئەو فەرمانگەی بکەین کێشەکە لەوێوە چارەسەر بکەین نەک ئەوەی کە هاوڵاتی زیاتر پەیوەندی پێوە بکاتن بەڕاستی هەبوونی ئەو داتا لەبەر دەستمان ئێمە دەتوانین ئیدارەدانی ئەم شارە و ئیدارەدانی فەرمانگەکان و داواکاری هاوڵاتیانش زۆر باشتری جێبەجێ بکەین بۆیە من ئەو لەم ساڵە چکە من با یەک نمونە بۆ بیرمەوە کە بەڕاستی گرنگە حەز دەکەم ئیشارەتی پێ بدەم ڕۆژێک لە داوام کە گەڕامەوە 8:30 چوومە داوام سعات گەیشتمە ماڵەوە سعات 5:30 بوو 9 سعات ئەمن داوام کردبوو دراسەکەم کرد ئەمن ئەو ڕۆکە چی ئیشەکەم کردیە کە دراسەم کرد تقریبا 1 سعات ئیشی خۆم کرد وەکو ئیشی خۆم کردبووم ینی 8 سعاتەکەی دیکە ئیشی من نەبوو ینی خەڵکە چکە کە فەرمانگەیە دەوائیرە دائیرەکان کێ دەیانتوانی بیکەین لەو حاڵەتە من ئینتاجەکەم وەکو پێویست نەبووە یعنی ئەمە دەبی ئەو بابەتە چارەسەر بکرێتن ناکرێتن و گلەی هاوڵاتیش لە هەمان کاتش ناتوانانی دەرگە بەسەر هاوڵاتیشدا بخەی چونکە ئەو کاتش لەوانەیە زۆر جاری وەها بۆ پەیوەندی بە منەوە کراوە لە نخۆشخانەیە کەم تەرخەمی بەرامبەر هاوڵاتی کراوە نخۆشی هەبووە ئێمە هاتیونە سەرخەت کە پێویستە بێنە سەرخەت بەزاری واشە بووە حاڵەتەکە پەیوەندی بێمەوە نەبووە ینی بە شخصی منەوە نەبووە لەوانەیە خەڵکەی دایرەیەک بەڕێوەبەرێک ناحەیەک بتوانێت کاروبارەکان جێبەجێ بکاتن بۆیە ئەو میکانیزمی دانانی ئەو دوو هێلە گەرمە و کۆکردنەوەی ئەو داتایە زیاتر بەرچاومە ڕوونتر دەبێتن بۆ بە باشترین شێوە هەم خزمەتی خەڵکەکە بکەین و هەمیش بتوان ئیدارەیەکی وا بکەین کە لە نەتیجە ئەو شارە ئێمە بەرنامەی خۆمان وەکو ئیدارە بەرنامەیەکی ڕێک و پێک دابنێن بتوانین تەرکیز بکەینە سەر ئیشە سەرچەکەی خۆمان ئەزم پەیامەکە وازە حیان نا بەڵێ کاگەڵ گورد ڕۆژانە لە ساعت چەنەوە بۆ چەند پەیوەندەکان وەرەگیرێ کاتاندا ناوە یان ڕۆژە پشووەکان ئایا پەیوەندی وەرەگیرێ یا خودنا ئەو پەیوەندیانە لە سعات 9 بەیانی تا 9 شەو پەیوەندەکان وەردەگیرێتن ڕۆژەکانی پشوو چەند حالەتێک دادرین بۆ با بڵێن بۆ حالەتەکانی بەپەلا مەسەرەن کێشەیەکی بەپەلە هەبیتن ئەو داواکارانە وەردەگیرێن مەسەرەن لە شوێنێک لە گوندێکخواانە خواستە کێشەیەکە یان وەکو باسم کردی زۆر دەرن لە نەخۆشخانە هاوڵاتی گلەی هەیە لە کاتی داوامکردن وەکو پێویست خزمەت ناکرێتن ئەوەی پشوو ئەوەش بەرنامەیەکی کەمان بۆ داناوە بەڵام ئەوەی ئێستا هەیە لە ڕۆژانی ئاساییە سعات 9 بەیانی تا 9 شەو هاوڵاتیان دەتوانن پەیوەندی بکەن و داواکاری و گلەی لە هەر شوێنێک بێتن لە فەرمانگەیەک دەبێتن مەسەرەن ئیشەکانی وەکو پێویست نیە یەکسەر دەتوانین پەیوەندی بۆ هێلەوە کاتون ئێمە ئەو تیمە ڕاستە و خۆک وەڵامی ئەوە دەراتەوە یان ساوڕێەوە ناکە یەکسەر کار لەسەر داواکارێکی دەکاتن ئەگەر پێویست بوو
دراسی زیاتر بکاتن ئەو کاتە ئەوە دەکرێتەوە. باشە. وەکو باسیشم کرد دوای چەند مانگێک ئەو داتایە کۆ دەکەینەوە بۆ ئەوەی بتوانین بزانین کێشەی هاوڵاتیان و کێشەکان بەگشتی لەسەر چییە تا بەرنامەیەکی باشتری بۆ دابنین. کاگەڵ گورد ئەمە کار ناکاتە سەرەوەیەوە داواکاریەکانی هاوڵاتیانیش لە ڕێگەی سوۆسیال میدیاشەوە زۆر زار وەرێگرن داواکاریەکانی ئەوانتان پێگا یانی ئێمە بەجێگی خۆی پەیوەندە تەلەفۆنیەکان زیاتر بۆ کەسانی کە ڕەنگە سوۆسیال میدیا زۆرتر بەکار نێنن ینی ئەو ڕێگەیشتان هەر دەمێنێ بەئەکیدی ئەوەی ئێستا لە سوۆسیال میدیاوە بەڕاستی من زۆر جارانش لە زۆربەی لە دوانەکانەوە قسەیان کردوێتەوە من باسی ئیداری سربەخۆی سۆران دەکەم هاوڵاتیانی ئیداری سربەخۆی سۆران لە ڕێگای سوۆسیال میدیاەوە داواکاریەکانیان زۆر زۆر بەڕێک و پێچی دەگەێنن من چەندین داواکاریم بۆ دێتن لەوانێ نەتوانم دیسانە وەکو پێویست بەڵام ئێستا لەوەش تیمێکماندانەوە کە وەڵامی داواکاریەکان دەراتەوە لە سوۆسیال میدیا چونکە لە سوۆسیال میدیاش داواکاریەکانیان زۆر بەڕێکی دەگاتە دەستی ئێمە خۆتان نزانن ینی ئەو هەموو داواکاریانە شەرتی ئێمە هەموو بتوانین جێبەجێ بکەین یەکشت زۆر زۆر گرنگە ینی ئەوانەی کە مراجعی منیش دەکەن زۆربەی زۆریشان لەوانەیە کارەکانیان لە ڕووی یاساییەوە ڕێی تێنەچێتن بۆیە هەوڵ دەداتن کە بەرپرسی یەکەم ببینێتن بۆ ئەوەی بتوانێت کارەکە بەڕێوە باتن ئێمە لێرانەوە دەبێت ئەوە بە گرنگە وەربگرین یعنی نابی هاوڵاتی کە لە ناو فەرمانگەی کە چۆ دەرەوە ئینتیباعی سربی لەسەر فەرمانگە و لەسەر بەرپرسی یەکەم هەبێتن دەبی بە ڕێگایەکی دروست ئێمە قەنەعەت بۆ هاوڵاتی بینین ئەوە هەمووی ینی ڕێگای کە دەبێت ئەو پەیوەندی لەگەڵ هاوڵاتی هەبێتن بە شێوەیەکی مانی منتەزەم. بەڕێز کاک هەڵگۆرد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سۆران سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بە زانیاریەکانت دەستخۆشیتان لێکین وەکوتم یوادارین کە ئیدارەکانی تریژە گەر هێڵی گەرمیان نییە ئەو هێڵە گەرمەدا بننەوەی کێوەداتان ناوە بۆ وڵاتان کێشەیە گرفتێک هەر شتێکیان هەیە بتوانن پەیوەندی بۆ هێڵە گەرمانەوە بکەن و بەرپرسی یەکەمی وەحدەی ئیداری شارەکانی خۆیان ئاگادار بکەنەوە دووبارە سپاس بۆ بەڕێسان.